خۆشحاڵم لە ڕادیۆی گەڕیان لە ئەفێمی گەڕیان 94.1 میوارش هاتمەوە خزمەتان من جەزای سازم خۆشحاڵم بەرنامەیەکی تری تایبەتی هونەرستانتان پێشکەشەکەین ئەم ماوەیە بەرنامەکانمان چڕوپڕ کردوێتەوە بۆ ئەوەی کە لە فترەیەکی ویلا لە قۆناغێکی ئارامیە بژین لەگەڵ گۆرانی مۆسیقایە بۆی ئەو گرژی و ناخۆشیانە هەمووی بڕێنەوە کە ئەم میلەتەی پیاتی ئەپەڕێت ئەم ناوچەی پیاتی ئەپەڕێ هیوادارین ئێمە هونەرمەندان بتوانین بەردەوام بین خزمەتی هونەر بکەین بۆی کە ئێوە ئارام بکەینەوە. مۆسیقا خۆتان زانین خۆرایەکی گیانە و لە ئێستاشە زۆر پێویستە چکە ژیان پڕ بۆ لە نەهامەتی و ناخۆشی و قەیران و هەموو ناوچەکە پڕ بۆ لە گرژی و ئاڵۆزی و ئێستا لە خۆناغی هەڵبژاردنین هیوادارین هەموو لایەنەکان بە ژیانی تەبایی و کوردی و کوردانە و برایەتیەوە بچینە ناو پرۆسەوە بۆی ژیان پڕ نەبێت لە ناخۆشی و ئەوەی تر گرژی و ئاڵۆزی. ئێمە بە گۆرانی مۆسیقا لە خزمەتانین ڕۆژانە ئەمڕۆژ زۆر خۆشحاڵم کە بەرنمەیەکی تایبەتم هەیە لەگەڵ گەنجێکی دەنگخۆش لە ڕۆژهەڵاتەوە کاکە ڕێبوار ڕۆژهەڵاتی لێرەیە کاک ڕێبوارجان بەخێراتی سەرە دووچەوە هاوڕێکە و من ناوەکەیم کاک ئەرمین کاک ئاسفەکەم کاک حامدی کرماشانیە کاک حامدی کرماشانی لەگەڵەیە بە ژەنیاری ئۆر کاک حامید کرماشانی و کاکە ڕێبوارجان لە مەریوانەوە لەو دووزرێبارەوە ئەوی شنەبایەکی ئاواز و نەغمە خۆشەکانی لەگەی خۆی هێنا و ئێمە ژەمیاوارەیەکەین بە دیاری بۆ ئێوە لە بەرنامەیەکی تایبەتی هونەرستان بە هاوکارانم بەڕێوبەری پەیوەندیەکانی ڕادیۆی گەڕیان و خۆشەویست و هاوکاری هەمیشەیی کاکە ئالان ڕەفیق دەستخۆشی لێکەم کە هەمیشە ئامادەیە بە خۆی و ئامێرەکەیەوە لێرەوە تا بەڕێوەبەروشت نییە و تا هەردووکمان بەیەکەوە پێشکەشکار و ئەویش ژەنیارە مۆسیقی لەبەرەوەی هەموو لە خزمەتی ئێوەیەن بۆ ئارامی هەمووان بۆ خۆشەویستی هەمووتان ئەم ڕادیۆیە ناوی ڕادیۆی گەڕانە ڕاستە بە ڕادیۆی هەمووانە هەموو چینی تۆژەکانە بە هاوکاری مادوونەناس و خۆبەخش و کارمەندی خۆبەخش و مادوونەناس جێبەجەکاری بەرنامەکان نازان بڵم وێنەگەری یا مۆنتیاری هەموو شتێک ڕێبازی دیجەی ڕێباسپایەق لەگەڵ خاتوبانە بانە عیرفان و کاکە میرشاد و کاک ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە کە لە پایتەختەوە و بەڕێوەبەری پەیج و هەموو سایت و سۆشیال میدیاکەمانە چاوی ماچەکەین. من نامەوێت جارە کات بگرم دوای پرسیار لە کاکە ڕێبوارەکەم یەکەم گۆرانی پێشکەشەکەین دوا بە دوایەوە وەڵامی کۆمنتەکان و هەندێک پرسیاریژە کاکە ڕێبوارجیانەکەم حەزەکەم گۆرانێک پێشکەشکەن بە خزمەتە فەرمو.
درگاتی خدا وای لدنیای بی وفا کوتو مدرگاتی خدا کوتو مدرگاتی خدا لما منزلي فاني بيقان خون بيقان خون بيقان خون بيقان خون بقري بحاوم أسمان ديوان خون ديوان خون ديوان خون ديوان خون هروبالي پروان خون پروان خون پروان خون پروان خون لخزمو خيش بيقان خون بيقان خون بيقان خون بيقان خون بيقان خون بقري بحاوم أسمان ديوان خون ديوان خون ديوان خون ديوان خون الرباوي دوين سوتا پروان خون پروان خون پروان خون پروان خون دەستان خۆش بێ دەستان خۆش بێ کاک ئالانجان خۆشەویستان کاک ئەحمەد خۆشناوەتی سڵاو و ڕێزی نردووە لە هەولێرەوە سپاس یەکەم خات و شۆخان شاتووەڵە سڵاوی نردووە سپاس یەکەم کاکە توانە قادەڵە بەخێر بێم بەڕاستی بەخێر بێ کاکە تواناجیان تۆیشێکی لە هاوڕێ دەسۆز و ئەمیشەیەکانی بەرنامەکانمان هونەرمەندی خۆشەویستی هەورامان کاگەکرم هەورامی لە سڵاو و ڕێز خۆشەویستیم بۆ ڕادیۆی گەڕیان و هەموو کارمەندانی بە خێراتی میوانەکانەکان بەخێر بێن دەستخۆشی بۆ جەنابەت کاک زاجان سپاس دەکەم توانە قادری خۆشەویست لە تاراوگەوە لە دوورە وڵاتەوە لە سڵاو و ڕێز بۆ ڕادیۆی گەڕیان و ئەنجا بۆ مامەجەداجیان ڕێزم بۆ بەشی کۆنتترۆل مامە ڕێبازی گۆڵ کاکالان مدیری بەڕ و بەهر کاکە توانە چای ماچەکەم کاکە ئەحمەدی خۆشەویستی جوابی یاوەتەوەڵی ئێمە چیەکەی نوتم کاکە ئیشەڵا سڵاو و ڕێز تایبەتمانێ بۆ ئەحمەدی خۆشنەوەتی چای ماچەکەم من زۆر ڕێزمێ بۆ یەک بێکی و خۆشەویستانی کۆمنتەکانیان نووسیوە کاک خەسرە و هەڵادنی ئەڵە بە کاگالان بڵێ گۆرانیەکمان بۆ بڵێ لە 2005 کاگالان حەفلەکەی بۆ کردم لەگەڵ ئومێدی نانەوە ئەڵە بردیەکەی ڕێباز دەودی ئەڵە لەگەڵ ئومێدی نانەوە حەفلیان بۆ کردم ئەحمەد عومەر ئەڵێ قوربان بم کاکە توانە گیان بەخوا بۆ خۆشی پێکەنین و موچاوی کاکە ئەحمەدجان ماچەکەم و ڕێزمانێ بە مولایەک کاک ڕێباجان هیچ کلیپی هوەری لە
لا ئێمە بەداخەوە نەگەشت ئایا لە چ کەناڵە بڵاو بۆتەوە کلیپەکانی وڵی لە کەناڵی کورد موزیک وڵاو بووەتەوە لە کورد ماکس بڵاو بووەتەوە چەند کانال چواریش چەند کاڵناڵە بڵاو بووەتەوە لێ چەند ساڵێکە بێت خەریکی کاری وڵی هونەرێت؟ دەمێکەوە لێ بۆ ئەم سەبکی موسیقایە بڵێم شاید لەوانەیە 2-3 ساڵێک بێت ئێمە بەڕاستی دەمێکە خەریکی هەر موسیقا ئێمە بۆی بیرمە لە ڕادیو گەڕیان کردەوە کە دامان مەزران زۆر کەسی ئەوە دەنگخۆشیێک و جەناب بتێ ڕۆژانە وەکو دوێنێ کاک غوڵام لێرە بوو یا چەند ڕۆژە لەم پێش کاک عەلی ڕەزازی لێرە بوو چەند کەسێک کاک سیامەندی ئومێدەوە لێرە بوو ئەمانە گوناح نییە ئەم دەنگە جوانانە بە خەڵک ئاشنا نەبن ینی بەڕاستی ئێمە هەست دەکەین ئەو ئێمە کوردی نەم دەنگە جوانانەمان هەیە میلۆدیە جوانانە پێویستە بە خەڵکی ئاشنا بکەین بەڕاستی ڕاگەیانەکان نەزم سەگە جەناب کلیپیشە بێ ڕەنگە لە 2-3 مانگە جارە و کلیپە پەخشکاتەوە نابین دەین بەڕاستیەوە خۆی کارەساتە خەڵک نازانێت کاگە کرەمەورامی لە سڵاوم بۆ یەک بەیەکی کارمەندە خۆبەخشەکانی ڕادیوی گەڕیان کاکبوران کاگاران کاک جەلا گۆڵەی کاک ڕێبازی مۆنتێر و خاتوبانە هیوای سەرکەوتنیان بۆ خۆزە سپاس دەکەم کاگە کرەمجیان ڕێز سڵامان بۆ تۆ بە کاگەرجمان هەورامی هونەرمەندی خۆشەویست و هەموو هونەرمەندانی ناوچەی هەورامان جێی خۆەتی لێرەوە جارێک تر سوپاسی بێپایانی کۆمەڵگەی پەروەردەی ماگرێت و شخصی بەڕێز دکتۆر تاڕەسۆڵ بکەم ئەو پیاوەی کە دەسۆزی هونەر و کلتور و خەمخۆری هونەر و ڕۆشنبیران و نووسەران و هەموویەتی بەڕاستی ئەم شارە پێویستی بەچیان چەندین کەسی وەکو دکتۆر تاڕەسۆڵ هەیە بۆی کە ئەم جۆرە کار و چالاکیان لەسەر خۆی پێی بوەستێ لەسەر پێی خۆی بۆستێتەوە لەم زەمەنە پەرخەیرانەیە کە ئەو هەموو بەڕاستی نەهامەتی هەیە ئەو پیاوە بەڕێزە نەیهێشتووەکەوە ئەو کلێنە هەبێت لە ناو کایی ڕۆشنبیری هونەرە کاک ئەحمەد خۆشناوەتیمان لەگەڵە پەیوەندیەک لێرەوە ڕێز وسڵاوی خۆم و سەرجەم کامەندانی ڕادیۆی گەڕیان لێرەوە تا هەولێری خۆشەویست کاک ئەحمەدجان سڵاو بۆ تۆ لە هەولێرەوە تاک و ستۆدیۆکەی گەڕیامی دە سڵاو ڕێزم بۆ مامە جەزا و بۆ میوانە بەڕێزەکانت و بۆ مام برهان و کاگالان و کاک ڕێباز زۆر سپاس کاک ئەحمەدجان ئێمەش ڕێز و خۆشەویستیمانێ بۆ تۆی دڵسۆز و مادوو نەناس قوربانی تۆ بم یەخوا لەشتان ساغ بێ دەستخۆشی و بەرنامە جوانت لێ دەکەم زۆر سپاس کاک ئەحمەدجان بەرنامەیەکی تێر و تەسەل پڕ بە پێستی خۆیتی وەگوتین هەم لە ڕەنگ هەم لە سەوت یەخوا لەشتان ساغ زۆر سپاسی مادووبوونی کاکە ڕێبازیانەکەم ئەو جارە جێبەجێیەکە مادوو نەبێت زۆر سپاس کاک ئەحمەدجان هیچ پێشنیارێ ڕەخنەیە داواکاریەکە دەبێت دەستان خۆش وەڵا هەر حەزم کرد بەشدار بم و دەست خۆشتانێک زۆر سپاس دەکەم جانەکە قوربانی تۆ بم سڵاو ڕێزم بۆ تەواوی بینەرانیش زۆر سپاس جانەکەم کاک ئەحمەدجان کاتێکی خۆش بۆ تۆ کاک حەمە ماردۆخی لە سڵاوتان لێ بێ هەر بشین کاکە زاجان سپاس دەکەم کاکە توانە قادر لە تاراوگەڵە حەیفە و سەوتە خۆشەوی و مامە ئالان گۆرایی نەڵێت وڵی کاکە ئالان ئەمڕۆ بە زۆر پێڵین مادەم وایە دیارە وەزەکە بەخۆشتیوانی نەجاتە نابێ ئەمڕۆ مادەم وایە ئەوە دیارە کاکە کاگرە بەزڵ لە جیپانیەتی بۆی حازنی کاک حەمە ماردۆخە لە جێگەی شانازیم بۆ چاپارچەی کوردستان ئێوە نەبن هونەری کوردی پەچێکەوێت هەر سەرکەوتوو بن ئێمە خزمەکاری هونەری کوردی و هەموو نەتەوەکەمانین لە هەر شوێنێکی ئەم دنیای کوردی لێبێ ئێمە خزمەکارین زۆر سپاس کاک حەمەدجان کە تۆ بە مادووبوونەکانی ئێمازانین بەس کاکە حەمەدجان ویستم یەکشت پێ بڵم ئەوانەیە و ئێمەیان پێ ناکرێ هەندێک کەناڵی تر هەیە یا هەندێک هونەرمەند هەیە لە سوۆسیال میدیا تەنها بەس قسەی زلەکەن هیچی تر هیچ یعنی تەنانەت هەندێکیانەیە ژەنیارن یا عاسپن بەڕاستی لە عاسپەکەی خۆشیانە سەرکەوتونین یانی لە مۆسیقاگەی خۆشیانە کەسێک نین جێگە دەستیان دیاربێ بەتوانە بن نازەم ئیرەیمان پێبان ئەمە غیرەیە بە غیلیە چییە ئەڵێ باشە ئەمە چیم بەرنامانە هەموو ڕۆژێ کەسەکەم ئێمە سەدان دەنگخۆشی ئەم کاکە ڕێبوارە ئەمڕۆکە لێرەیە وەکو کاکە غوڵام وەکو کاک عەلی ڕەزازی وەکو کاک سیامەند وەکو کاک عینەدین وەکو چێکی ئەو هەموو کاکەی کە هەیە هیچ کەناڵە نێ دەرگاکانیان لێ بکاتەوە ئەمە مەجبورین ئەم دەنگانە بە خەڵک بناسێنین ئێمە ئەرچێکی قورسمان لەسەرشانە دومیان ئێمە دەستگایەکی میدیایین هەموو ئەم بەرنامانە ڕیکۆرد دەکەین هەمووی ڕیکۆردێکا ڕێباز ئێمە ڕۆژانە ئەم بەرهەمانەی خۆمان جارێکتر لە ڕادیۆکان و لە کەناڵەکانی خۆمان پەخشەکەینەوە ئیتر کە تۆ وەکو ئێمەت پێ ناکرێ ئیرەیمان پێبەی لە باتی دەستخۆشی هەموو چی ئەمە ڕۆژێ بێتامە بێ ئێمە لای ئێمە هونەر قەت بێتام نابێت چکە ئێمە بەڕاستی مەهامەکەمانەوە ئەرچی سەرشامان ئەوەی ئەم هونەرە نێڵین بوەستێت ئەم هونەرە کە وەستا بە پیلانی دوژمنان و ناحەزان و تاریکپەرستان جارێکترە هونەرە لەسەر پێی خۆی ناوەستێتەوە ئێمە لەبەر خاتیەوە بەردەوامین عوسمانی عەبدوڵایی کە خۆشی هونەرمەندێکی زۆر خۆشەویست و هاوڕێمان ئەسڵاوی نادۆچای ماجەکەم وەڵا ئەحمەد عومەر هاشتاجی کردوڵە کاک ئالانی زەرب قسەی خۆش
ناوەتی ناشکێنێ گۆرانی منەوێت مەڵی ئالا نەم ڕۆز ئەزە خراپیایە و خوا ڕەحمکە لە ناوبڕێکە من تاچی دەم ڕێباز ماچێکە بۆ دانێت و گۆرانێکمان پێشکەشەکەی بەڵام ێساچینەوە لای گۆرانێک تری کاکە ڕێبوارجیان پێشکەشمانەکە لە دوای ناوبڕێک دڵنیام ڕێباز ئەڵە با لە جیرفانی بگەڕێ گۆرانی دەربێنێ ئەو نیە بەڵە دیارنیوە فەرمون با بچینە لای گۆرانیشی کاکە ڕێبوار ڕۆژهەڵاتی خۆشەویست و کاک ڕێبواریش بۆ زانین تا نەم ماوەی لێرەیە کاک ڕێبواریش هەست کە سەویستی پەیوەندی پێوە بکات بۆ لای موزیک و بۆ هات دانیشتنیەکە توانێت پەیوەندی بێم بکە ژمارەکەی دوایی لە کۆمنتە نووسین بە کاک ئەحمەد خۆشناوەتی لە مەگەستا ژمارەکەم پێ بڵی کاک ڕێبوارجیان ژمارەکەی خۆت ئەگەر نەبوو دوای لە کۆمنت بۆیاندانە لە کۆمنت ژمارەکەی کاک ڕێبوار ڕۆژهەڵاتی دائەنین لە کوردستانە لە سلێمانیە هەچ کارێکتان نەبوو بە بوارێکەوە لە کوردی فارسی تورکیای لۆڕی بادینی کرماشانی هەورامی هەموو شتێک بۆ لای موزیک بۆ هەموو جێگا ژمارەکەی ئەگەر ژمارەکەی بێ بە کاگرەباز تاچێکە دەیخاتە ناو ئینەکە بەسەر چاو ئەو دوای ئێستا ژمارەکەت بۆ نەرێ بە ئێستا چینە لای گۆرانیی کاکە ڕێبوار بە یەکەوە فەرمون.
دەستان خۆش بێ دەست خۆش دەم خۆش کاکە ڕێبوارجیان قوربان پێشکەش و خۆت و بینەرە خۆشەویست چاوماجەکەم کاکە حەمە ماردۆخی لەوەڵە قسەکانە تەواوان کاکە جەزاجیان ئێمە گروپی هەڵپەرچەیە سوپاسی جەناب و هەموو ستافی گەڕان میدیا و هونەرمەندە ڕەسەنە ناکەین زۆر سوپاس کاکە حەمە ماردۆخی کاکە توانە قادرە لە مامە زارگ نەبێ بزانە گەڕیان نەزانێ سەوتی زۆر خۆشە بۆ گەڕیان بەڵا گەڕانیش پێشەش کردی نەسەرەتەوە بەڵام ئێمە هەر وا ڕاتین کە باسی مەریوان و یا باسی سنە و ناوچەی لێ ناخواکەین زۆر حەزمان لە گەڕیانە هیوادارین دوای گەڕانی تشمان پێشکەشکی خات و شۆخان شاتووەڵێ دەنگ خۆشمان زۆرە دەستی خۆش بێت گەر تۆبانیان نەکەی دەنگیان ونەبێت ئەوەی بەخیریتان پێبات ئەوە پێتان ناگات بۆیە ڕەخناگرن منەڵێم بەردەوامی ئێوە بەردەوامی هوەری گەڕیانە سەرکەوتوو بن زۆر سپاس خات و شۆخانجیان سپاس بۆ تۆ کاکە ڕەفە زۆر زۆر سپاس بۆ جەنابێت کاکە توانە قادر جوانترین ڕادوێ با هەر ناحەز بتەقێ وەک شووتی پێنجێن ئەوەی بە ئێوە ئەکرێ بێمەعاش بێ پارە بە زۆر کەس ناکرێ زەلام هەیە بۆ قەبراڵکەندنی بەرە بۆ قەبراڵکەندنی بەرە ئەڵێ چەنی تایە ئەنجا ئەچێت نەکەی هەمە دڵخۆشیەوە خی گەورە بتان پارێزێ دەستی ڕێبازیان خۆش بێ خدر کەلار ئەڵێ سلااو کا خدر لە کەلارەوە زۆر زۆر سپاس کاک عوسمان عەبدوڵایی هیوای تەمەند درێژتان بۆ خوازم دەستخۆشی لە کاکالانەکەم بۆ ئەو زەربە جوانە هەڵی بژارد بۆم زۆر زۆر زەر بە بۆ بژاد بۆ کا عوسمان کاتی خۆی زەربێکی چاکە دیارە بۆ هەڵبژات دەستخۆشی دەکات زۆر ڕێزی هەیە بۆت کاکە ئالانجان کاکە ڕێبواجان تۆ خۆت باسی گەڵی فارسی ئەڵێم کوردی ئەڵێم نازانم کەلوەڕی ئەڵێم بەڵام ئەگەر دوای ئەچینە لای گەڕانی تر گەر پێت خۆش بوو دوێ حەسایە بەڵام نازانم ئەگەر ڕێباز کەی لەو ناوڕێکە ئالانە بێ گۆرانێک وازیلی نێن نەمڕۆڵە هاشتا جێن کرد منیشتر گۆرانی ناڵێم تا کاگادان ئێستا ئێدە باش ئێستا ئەو تا بۆی دەنەوێ ئەمایکە کەوتە لێرێ من مایکە بۆگرم دە باشە مادەم وایمەکە ئازێر نەبێ بەبێ زەر بەڕاستەکەوەی ناوێت نەخۆی بەدڵی خۆی مادەم وایە گۆرانیشی شادمان بۆڵێ گۆرانێکی شادە زەحمەت بێ خۆشەویستیمان بۆ ئالان ڕەفیق کاگالانی خۆشەویستمان ئەستا تۆنێک بە دەزانین کە سەر نەکۆڵانی تەنها وەرێ تەنها بڕۆیە شانەمادا ئەو باشترە ئای هەی منێ گوڵاڵ منێ من ماچم نەکرد ئەوەی چێکە لە گۆرانەکە سواز بەخوا ڕۆژ بە ڕۆژ گەڕامیدیا لە گەورەبوون کاک ئەحمەدجان زۆر زۆر سپاس دەکەم ئەمان زۆر مۆسیقین بینی خۆیان لێن بەزوان خۆمان باش حەز دەکەی ئەزای چین بۆ بکە گۆرانێکی شاد ئەوەی سەی محەممەد سەفاییە سایدەشم بۆ زیاکە هاي من يوم الليل نقول على من من يوم الليل نقول على من الناس منك وي 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 بينك نية الكلام على باقي وي وي شولك مني اي شولك مني Ay basara gardımıyım, damla kula kurdiye. Basara gardımım leyliye, damla kula kurdiye. Namzali bomun vay vay, her ahu derdiye. Ahman yawman yawman, bşonu valiye. Ahman yawman liye, dağlalı valiye. Raçım lekil vay vay, vay biyadek niye. Ekal malhazi vay vay, şolak valiye. Ay şolak valiye. Ay basara gardımım vay vay, düşen duri zaya. Basara gardımım vay vay.
فارق ولدا وي وي أحمد وملي أقلال وملي أحمد وملي أقلال وملي قاسم نكل وي وي ويفينك النية أكيد بالحاجي وي وي شولك وملي شولك وملي واقف كل وي وي نبوكم دمريم ناخد عدم كوني نبوكم دمريم شي غريب وي وي كزغري قدريم شي غريب وي وي كزغري قدري احمد يوم الليل الله ومنيه احمد يوم الليل الله ومنيه عاصم نكر وي 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 بينك النيه اكل مال باوشي وي وي شلونك ومنيه شلونك ومنيه بەیانمان بۆ کاکە ئالان هونەرمەندی خۆشەویست کاگەلان ڕەفیق ئەوە تا زەین چەند کۆمە بنووسی ئەوڵە کاگەلان دەستیمان بورهان خۆش بێ جوانترین تەسویری کرد وەڵا بەداخەوە ئەحمەد جانەوە کاگوران لێرە نیە ئەوە ڕێبازە ڕێباز زۆر معجیبی مامالانە ڕێباز هەر بە تایبەتی یاتە ژوورۆمانتیاری بە جێش دەبەر تەسویر خات و شۆخان شات و زۆر سپاس چەپڵی بۆ لای دەستخۆشی لێکردووی زۆر سپاس ئەوتا ئێمە چەپڵێکمان بڕێک کاکتوانە ژنسیەتی ئەڵها کاگوران چەند جوان تەسویرێکات وازان کاگورانە بژی موسیانە بژی مدیرجان چای ماچەکەم سپاس بە کاگالان دڵیەوەی نەشکان پێشکەش بەو سەڵتە خۆشە دەوتا گوڵی بۆ نادوو خات و شۆخان زۆر زۆر سپاسێکەین ئەڵە پێشکەش بەو سەڵتە خۆشە سپاس بۆ خات و شۆخان ئەحمەد عومەڵە دەستی ڕێبازیان خۆش بێ سپاسێکەین کاکە ڕێبازیان چین و لای گۆرانی تری بەڕێستان کاک ڕێبوار لە سێمانی نیشتەجێیە هەر کەسێک حەزی بە لای موزیکە لەگەڵم بەڕێزای دوای ژمارەکەی ڕێبازی خاتە ناو کۆمنتە و تاجکاتە ناو پیجەکەەوە بۆ هەمووتان بۆی کە پەیوەندی پێ بکەن فەرموو با بچین لە گۆرانی تری کاکە ڕێبوارجە
سودا سري الله يا الله هردو چاوم وقعوني لسر وقال ختيسما هردو چاوم وقعوني لسر وقال ختيسما شون خلخون بوانكم كوربي دلم بجيما شون خلخون بوانكم كوربي دلم بجيما شوا شوا أخقاشا شاوي دنيا قشتي خا شوا شوا أخقاشا شاوي دنيا مستيخا هر من نبي أهونا تيكل أهونا يا الله هر من نبي أهونا تيكل أهونا يا الله خۆش کاکە ڕێبوارجیان کاک ڕێبوار ڕەشەڵاتی دیارە خەڵکی مەریوانی خۆشەویستە کاکە ڕێبواری ئەحمەدی ناساو بە ڕێبوار ڕەشەڵاتی دەنگێکی خۆش و شارەزاییکی باشیە لە هەموو سایلەکانی گۆرانیە لە خاو لە شاد لە گەڕیان ئەمڕۆ میوانە لای ئێمە هیوادارم کە لە ئایندە ئەویش بە تەواوی خەڵک بەو دەنگە خۆشە ئاشنا بێش لە ڕێگەی بەڕاستی میدیاکان ڕۆڵێکی گرنگە بینن ئەوەنەی دەنگە ناخۆشەکان بانگێشەکەن و عنیوان لێکن خەڵک ئەو دەنگانە ئاشنا بێ بەڕاستی ئەم دەنگە جوانانە هەیە پێویست ئاوە لەو دەنگە خۆشانە بدرێتەوە خۆشەویستانم لە هەوادارانی گەڕیان میدیا لە ئەپی مۆبایلەکەمان و لە تیڤ ئۆنلاینەکانە بەداخەوە چەند ڕۆژێکە بێ ئەوە ئەمڕۆ هەفتەیەکە تەلەڤیزۆنی گەڕیانەکەمان وەستاوە ئەوش بەهۆی کە پێشتر لینچێکمانە بوو ئەو لینکە ئێستا هەست دەکەین بە شێوە لە شێوەکان و لینکەمان نایەنەوە نازانین هۆکاری چییە ئێمە باش چوونێتە ناو خەڵکەوە و پێگەیەکی زۆر زۆر باشمانەیە ژەماوەرێکی زۆر باشمان بۆ خۆمان دەستە بەرکردووانێک کە هەواداری هونەری میلین لەبەرەوە بەڵێنەوەتانێنێ بەم نزیکانە ینی ئەو پەڕی ئەگەر زۆر زۆر بخانێت تا سەری مانگ بە هەوڵ و هیمەتی دەسۆزان لینچێکی تازیان بۆ دروست کردوین بەم زوانە تیڤ گەڕیان لە چەندین شوێن لە چەندین
سەتەلایتە ئۆنلاینەکانە جارێکتر بە دیداری شادەمنەوە لە ئێستاە بۆ بینینی سەررجەم ڤیددیوکانمان دەتوانن سەردانی چەناڵی یوتوبەکەمان بکەن هەموو بەرنمەکانمان لێ هەیە یوتیوبی گەڕان میدیا و یاخود لە تیکتۆک بە هەمان شێوە گەڕان میدیا هەموو ڤیددیو بەرنمەکانمان هەیە و لە ئینستاگرام ئاینەشت بە ئینستاگرامەکەمان هەر گەڕان میدیا و پەیجەکەشمان سپاس بەخوا هەوادارێکی زۆرمان هەیە دڵسۆزان هەموو کات شتەکانمان نبینن کا عوسمانی عەبدوڵڵایەڵە دەست خۆش تەمەندرێژ بکە کالەنجیان توانە قادرەڵە یعنی بە کوردی مامە ڕێباز ئەمڕۆ کورفی کولە ئەوتمەڕەوەڵاو بێتە مسەوەر بە شتێک بوو بەڵام ئەوەستا بانەخان بوو بە کورفی کورد لە بەرەوەی کە بەڕاستی خەلەلمان زۆرە لێرە لە گەڕان میدیا زۆر بەداخەوەڵێم ئەوەی کە بە خۆمان چارەسەرەکری ئەکرێەوەی کە ناشکرێ ئێستا حالیان دانیشتین کارەبامان لێ کوژاوەتەوە کۆە لە حەمامێکی نمرە دانیشت بین یاخود لە ناو ساونەیەەکە هەر باش ئەتوانین کار بکەین بەڕاستی بەڵام کێشەکان هەیە ئێمە نە دەوڵەتین نە حکوومەتین نە حیزبین نە لایەنین نە سەرمایهدارین کۆمەڵی هونەرمەندی ئەتوانم بڵێم هەمومانەگەر بڵێن کوڕی هەژارین یا هەژارین هەموو یەکمان گرتووە لێرە ئەمانێت تا حەدای و بارودۆخ و قەیرانە بکەین هەمومان بەیەکەوە ئەم ستاابێک کە لێر لە گەڕیان هەموو ڕۆژەکەیڵینەوە ئەمە منەت نییە بێەوە بفرۆشتینەوە یاخو منەت بەسەر میلەتەکەمانە بکەین بەس بە بەسمانێت لە کەم و کوڕەکانمان بمان باشن هەمووی خۆبەخشە و بێداهات و بێدەخر و ئەوەی کە باسێکین کەس نەبوو تا ئێستا بتوانێت ئاورێک لە گەڕامیدا باتەوە منجایەکتر سوپاسی ئەو شوێنە ناکەم کە دڵسۆزانە بە هەندێک شت تاوکاریان کردوون بۆ نمونە کۆمپانیای ئاوی سلێمانی کە سپۆنسەری ئاوی کردووە بە درێژایی هەموو مانگەکانی ساڵ ئاوی خواردنەوە لە ڕێگەی ئەوانەوە پێگات کۆمپانیای ئایچی بۆ ئەتەرنێت کە بماوەی 6 مان سپۆنسەری ئەتەرنێتی بێ بەرامبەری بەخشیوە بە ڕادیۆی گەڕیان کۆمپانیای فازداین بۆ ئەتەرنێت بامان شێوخەتێکی بێ بەرامبەری پێبەخشیوین و سوپاسی دکتۆر تاڕەسوڵەکەم زۆر جارێکتر و دەجایتر کە دڵسۆزانە و خۆشەویستان ئەم ساڵ زۆر سەیرە تەنان کاندیدەکانیش ێ باشە تۆ ئەچیتە پەرلەمان یعنی تۆ ناتەوێت دەنگی هونەرمەندانت هەبێ تکایە ئەو کاندیدانی کە ڕێکلامیان هەیە بێن بۆ ڕادیۆی گەڕان ئێمە لێرە بە نرخێکی زۆر گونجاو بۆی بڵاوەکەینەوە بۆی هاوکاری بێ بۆیە بەش توانین کەم و کوڕەکانی ڕادیۆ پێشارە سەر بکەین خات و شۆخان شاتۆڵە دەنگی خۆش بێت زۆر دەسپاس کاکە ماری عەبدوڵڵا دڵسۆزی ڕادیۆی گەڕیان هاوڕێی هەمیشەیی گەڕیان بەخێر بێنەوە کاک زاجان زۆر سپاس دەکەم ئەڵە دەستان خۆش بێ کاک ماریۆ و چەند گوڵێکشی نردووە من لەم گەرمایە نازانم چیتان پێ بڵم داوای لێبور نەکەم بەڵام ئەگەر شتێکی تری خۆشترمان پێشکەش بکەی گۆرانیەکان داوای گەڕانیشیان کرد بوو کاکەتوانە گیان ئەگەر گەڕانیشی پێشکەش بکەی و دواتریش ئەلانیش لە سەرەتاوە داوای شادیە کرد دوای شادیشمان پێشکەش بکەی ئەچین و لای گۆرانێکتری کاکە ڕێبوارجان بە یەکەوە پێشکەشوانی پڕ
هم دیسان تمام مولای داشوی هم دیسان تمام مولای داشوی تجاو برخصار عزیزم کمی کفر صدوایا لخزمت یابم تشو دوایی دیجی عنابم تشو دوایی دیجی عنابم کچی دنیام هتا هتا کچی دنیام هتا هتایا شوگاری عاشق کتایلایا آخو کی گردون چیز خویته ایمه یک بگریم دیسان شویته ایمه یک بگریم دیسان شویته صد سال بی هر بتاسته تمزلوی بونی یک هنر